ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست ئەو بابەتەی کە ئێستا پێشکەشتان دەکرێت بەشی دووهەمی وتارێکە کە لە سێ بەشدا ئامادە کرابوو لە ژێرناوی چاوگێڕانێک بەسەر بنەماکانی استراتیژی حیزبی کۆمونیستی ئێراندا بە بۆنەی ساڵیادی دامەزراندنی حیزب. بەشی دووەم کامڵبوونی پرۆسەی شۆڕش لە ئاکامی کامڵبوونی بارودۆخی عینی و زەینی لە کۆمەلگادا بەڕێوە دەچێت. بارودۆخی عینی بریتیە لە موقعیەتی ئابووری کۆمەڵایەتی ڕاددەی گەشەی هێزە بەرهەمهێنەرەکان وەهیتر کە بە شێوەی سروشتی کۆمەڵێک پرۆسە لە حاڵی بەرەو پێشچوون و ئاڵوگۆڕدان. بارودۆخی زەینی بریتیە لە موقعیەتی ڕەگەز و توخمێک کە لەگەڵ هێزی خۆیدا پرۆسەی ئەم ئاڵوگۆڕانە خێراتر دەکات. هەردووی ئەم هۆکارانە پایەکانی ئامادەکردنی یەک ئیستراتیژی سەرکەوتوو پێکدێنن. لا سەردەمی ئێمەدا بە جیهانی بوونی سرمایە بارودۆخێکی عینی بۆ ڕوودانی شۆڕشێکی سوسیالیستی جیهانی فراهەمە. ئەوەی کە فراهەم نییە بارودۆخی زەینیە، واتە ئامادەگی چینی کرێکار لەباری وشیاری، تەشەکل، هەبوونی حیزبی سیاسی خۆی و هیترە. ئیستراتیژی ئێمە لەم حەوزەیەدا لە کاردایە. مەکانی بەرەو پێشبردنی ئیستراتیژیمان نەتەنیا کارخانە و شوێنی کار بەڵکو ژینگەش بە گشت ئاڵۆزیەکانی شێوەیە. چینی کرێکار مەوجودێکی ئارمانی نییە کە بەم ئێعتبارەوە پیرۆز بکرێت. کرێکاربوون موقعیەتێکی عینیە و چینی کرێکار مەوجودێکی کۆمەڵایەتیەکە لە دنیای واقعدا لەگەڵ خەڵکی دیکەی نێو کۆمەلگادا ئاوێتەیە. موقعیەتی عینی چینی کرێکار وەک چینێکی کۆمەڵایەتی لە باری پەیوەندی مالکانەی لەگەڵ ئامرازی بەرهەمهێنانە کە ئەوی کردوتە هێزی چالاکی ئاڵوگۆڕی مێژوویی تێپەڕبوون لە سەرمایەداریەوە بەرەو سوسیالیسم. چینێکە پێویست کە بوونی مەرجی بەردەوامی حیاتی کۆمەلگایە. بەڵام کرێکار ئەگەر لە کارخانە و مەزرا کار دەکات لە هەمان حاڵدا لە شار و دێهاتەکاندا دەژی. لە ڕێگای ڕاگەنەرەکانی بورژوازی کۆنەپەرستانەوە بۆمبارانی تەبلیغاتی دەکرێت لە تەشەکولە بە ماهیەت غەیرە کرێکاریەکان و هێندێک جار کۆنەپەرستدا دەبێتە ئەندام هەر ئەو جۆرەی کە بەڕیزی خەباتی کۆمونیستیەوە پەیوەستە بێت. استراتیژی ئێمە ئاڵۆزی بارودۆخی کۆمەڵایەتی مەوجودی لە بەرچاوە و لەم ڕۆوە نە لەسەر بنەمای زەینیەت و ئاوات و ئارەزوەکان بەڵکو لەسەر ئەساسی واقعیەتە سەرسەختە کۆمەڵایەتیەکان و موقعیەتی عینی چینی کرێکار بنیات ناوە و هەوڵ ئەدات وەڵامی گشت بابەتە کۆمەڵایەتیەکان بداتەوە. ئەزمموی هەموو دنیا نیشانی داوە کە بورژوازی بە زمانی خۆش و بە ئیستدلال دەست لە دەسەڵاتی سیاسی و ئابووری هەڵناگرێت، بەڵکو وەها بابەتێک تەنیا لە ئاکامی گوشارهێنان لە ئاستی کۆمەڵایەتیدا ئیمکان پەزیرە. هەرچی زیاتر نیزامی سەرمایەداری لە قەیران ڕۆدەچێت بۆ درێژەدان بە حاکمیەتی خۆی دەست ئەداتە کردار و شێوازی توندوتیژی و ئامێز و سەرکوتگرانی زیاتر. کردداری توندوتیژی لە زاتی ئەم نیزامەدایە. شەڕە ئیمپریالیستیەکان یەکەم و دووهەمی جیهانی لووتکەی توندوتیژی ئەم نیزامە بوون بۆمانەوە. شەڕە ناوچەیەکانی سەردەمی شەڕی سارد و دوای ئەو نمونە بەرچاوەکانی توندوتیژی خوازانەی زاتی ئەم نیزامە ئاشکرا دەکەن. توندوتیژی شاراوە و ئاشکرای نظامی سەرمایەداری لە دژی چینی کرێکار و توێژی بێبەشی کۆمەلگا بەبێ ڕاوەستان لە ئارادایە. بێکاری، هەژاری، برسێتی، دەسڕانەگەیشتن بە ئیمکاناتی بەهداشتی و دەرمانی خەسارە کۆمەڵایەتیەکان بەگشتی بەشێکن لە توندوتیژی سیستماتیکن کە سەرمایەداران و دەوڵەتەکانیان لە جی کرێکاران و زۆربەی خەڵک پەیڕەوی دەکەن. بورژوازی کۆمەڵێک ئامرازی سەرکوتی جۆراوجۆر بۆمانەوەی خۆی بەکاردێنێت کە سەرکوتی ڕاستەوخۆ تەنیا یەکێک لەوانە. بورژوازی لە ڕێگای پەرەپێدان بە کۆمەڵێک ئەندیشە، ئەفکار و خورافاتی دیاریکرا و جەماوەەر دەکاتە سەرکوتکەری خۆی و بەم واتایە سەرکوت دەرونی دەکاتەوە. قانون ئامرازێکی دیکەی سەرکوتە. ئەو یاسایانەی کە لە پاڕلەمانەکانی بورژوازی دەردەچن هەمان کردداری توندوتیژی ئامێزی دەوڵەتین کە بۆ درێژەدان بە ڕەنج و ئازاری خەڵکی بێبەشی کۆمەلگا ڕەنگی یاساییان پێدراوە. نەتیجەی ئەوەی کە ئەوە کرێکاران و تۆژی بێبەشی کۆمەلگانین کە بۆ دەستەبەرکردنی ئامانجی مافخوازانە و ڕەوایان دەست ئەدەنە توندوتیژی، بەڵکو ئەوە سەرمایەداران و دەوڵەتەکانیان کە بەکردەوە ڕێگایەک بێژگە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵس و کەوتە نائاشتی خوازەکان
بۆ چینی کرێکار و تۆژی بێ بەشی کۆمەلگا ناهێڵەوە. کاردانەوەی هێندێک جار توندوتیژ ئامێزی چینی کرێکار وەڵامێکە بە توندوتیژیە سازماندرا و سیستماتیکەکانی بوشوازی. لە ئیستراتێژی حیزبی کۆمونیستی ئێراندا ڕزگاربوونی کۆمەلگا لە مناسباتی زاڵمانەی نظامی سەرمایەداری بەرهەمی شۆڕشێکە کە هێزی بزوێنەری لە کرێکاران پێک دێت. وەها شۆڕشێک نەک سەرچاوەگرتوو لە ئیرادەی ئێمە، بەڵکو لەسەر ئەساسی واقعیەتە بنچینەکانی ئابووری کۆمەڵایەتیە. ناکۆکیە چینایەتیەکان، نایەکسانیەکان، هەڵاواردن و بێبەشیە کۆمەڵایەتیەکان نەبوونی ئازادی تاکەکەسی و سیاسیە کە کۆمەلگا بەرەو بەرپاکردنی شۆڕش هەڵپێوە دەنێت. ئێمە دەمانەوێت ئامانجی دادپەروەرانە و ئینسانی نووسراو لە بەرنامەی حیزبدا لە ڕێگەی ئاشتی خوازانەوە دەستەبەر بن، بەڵام ئەوە ماهیەتی سەرکوتگەرانەی بورژوازیە کە شۆڕش لە ئێران بەرەو شێوازە توندوتیژ ئامێزەکان دەبات. ئاگاداربوون لەم ڕاستیە و ئامادەبوون بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ واها بارودۆخێک لە توخم و ئۆنسرە گرنگەکانی یەک ئیستراتیژی سەرکەوتووە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی دووەمی بابەتێک بوو لە ژێرناوی چاوگێڕانێک بەسەر بناماکانی ئیستراتێژی حیزبی کۆمونیستی ئێرانە کە بەبوونەی ساڵیادی دامەزراندنی حیزب پێشکەش بەوەی خۆشەویست دەکرێت. هیوادارین کە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویستیش بێت و کەڵکی پێویستیان لێوەرگرتێت. کاتێکی خۆش.